بنای خواست سلاو هاوران هیوام درش یعنی بن ساق و سلامت و تندروز بن انشالله برزاندی سنوم نیات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بعد سنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بعد سنان پاره لانترنت هر وحالا چنل یوتیوبی بعد سنان پاره لانترنت با برزانه که یکم جراو چنل بینن لیره چنلی بعد سنان پاره لانترنت کمن نیات معین هفتانه 4 ویدیو لاره و چنل و بلاو کموه که و ببرم بردتوان درو الکترونی اکان و هر وها دلار امریکی به دست بهنن بو وی و هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن کمن بلاو یانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو وی هر کاته کم ویدیو یک اپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوای آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو اکان ببینن بله هاوران امروش لسر داوای برستان که دوا تانکر بو تحلیل یا خود شیکاری دراوی الکترونی PULI بکین که پولی توکنه بو اوی بزانین که آیا ام دراوا باشه بو هولد کردن یا خود قازانجه کی دبه لدهاتو دا یا خود نه بو اوی بررسی خود شیکاری ام دراوی بکین بیناری ام ویدیوی بنتا کوتایی ویدیو که به پیش میخن چون که زور شتی گرین که کلان آوراستی ام ویدیو ام باز کردوه بله هاوران بو شیکاری یا خود تحلیلی هر دراویک اما پش به کوین مارکت کپ دبستین چون که براستی کوین مارکت کپ مرجعی اتوانیم بلین مرجعی همو دراوه الکترونی اکانم که ایوه دتوانه لناو کوین مارکت کپ نرخ رنگ نمودار نتورک و مکساپلای دراوکان ببینن کار وکو گوتم باشرین مرجع بو شیکاری و تحلیلی دراوه الکترونی اکان هاوران پولی توکن که نرخەکەی لە ئێستادا 0.06 543 ئەم دراوە کە تازە هاتووە منیش بۆ ئەوەی شیکاری بکەم چەند بابەتێکی گرنگکەیە بۆ ئەوەی بتوانین کە دراوەکە باشە یاخود نە کاروەکو گوتم بە 6 سنتیە و لێرانە ڕەنکی 4598 کریپتۆکارنسی پێشانەدە و 20,000 کەس ئەم دراوە لە واچلیستی خۆیان هەیە کە ئێوە دەتوانن بە داگیرساندنی ئەم مەسیرەیە دراوەکە لە ناو واچلیستی خۆتان زیاد بکەن و هەروەها لێرانە لەسەر نێتوەرکی باینەنسیە دواتر دەینە سەر کۆمونیتی و هەروەها هۆڵدێرەکانی ئەم دراوە بەڕێزانم هەروەکو دەینە خوارەوە مارکێت کەپی ئەم دراوە تاکو ئەمڕۆ 3 میلیۆن دولارە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەی ئەم دراوە 57,000 دولارە بەڕێزان دراوەکە زۆر نوێیە بەڵام وا باشرە تحلیلێکی یاخود شیکارێکی باش بکەین بۆ ئەوەی ئێوەش بە هەلە نەچنوە بڕیار بدەن لەسەر کڕین یاخود نەکڕنی ئەم دراوە لەسەرەوە هەروەکو گوتم کە لە ماوەی 24 کاتژمێرە 2.5 تقریبای 2.5 لە سەتاش بەرەو داکشان هاتووە کە ئەمە زۆر ئاساییە چونکە زۆربەی دراوە ئەلکترۆنیەکان لە ئێستادا بەرەو داکشان ئەمەی کە باشە بوو ئەم دراوە هاڕان مەکس ساپلای ئەم دراوە 100 میلیۆنە واتە زۆر کەمە بەنسبەتە مارکێت کەپەی کە هەیە زۆر باشە چونکە بەڕاستی ماکس ساپلا یاخود عەدەدی دراوەکە زۆر کەمە لێرانە هەروەکو بینن 100 میلیۆنە و هەروەکو دەینە خوارەوەش نمودارەکەی هاڕان هەروەکو بینن کە لە 18 یەکەوە 2022 هاتووە کە بە 0.3 لەو کاتەی کە هاتووە نرخەکەی بە 0.03 بووە واتە 3 سنت و هەروەکو لێرانەشە بینن کە تاکو ئێستا چەند بەرەو هەڵکشان چووە کە زۆر باشە هاڕان دراوەکە بەڕاستی لێرانە کە پامپێکی زۆر گەورەی خواردووە و هەتاکو 11 سنتیش چووە بەڵام ئێستا هەروەکو بینن کە ئاساییە هەموو دراوە ئەلکترۆنیەکان بەرەو داکشان هاتوون کە ئێستا هەروەکو گوتم بە 6 سنتیە و هەروەها بەڕێزانم لێرانە با بچینەوە سەر بەشی هۆڵدێرز دراوەکە هەروەکو زانیتان هاوڕان لە ماوەی 3-4 مانگە هاتووە با بزانین لە ڕێی هۆڵدێرەکانەوە کە 7,000 ئەدرسی هەیە لە وێبسایتی BSC ئسکەن لەسەر نێتوەرکی باینەنس و هەروەها ئەچینە سەر بەشی هۆڵدێرز لێرانە با بزانین کە توکەنسوزی ئەم دراوە ئایا توکەنسوزی هەیە یاخود نە کە تاکو ئێستا هاڕان هیچ توکەنسوزی نیە ئەم دراوە لێرانە پانکێک سوایبی پێشانەدە کە
6 پوینت تقریبا 7 لساتا لناو پانکیک سواب معامله پیکره ام دراوه و هر وها 45 لساتاش لناو ام ادرسه چونکه دراوه که زور نویه هاوران جاره هیچ تو کنسوزی نکردوه ام دراوه بابچین و سر بشی کمونیتی ام دراوه کبزانی لتویتر که هر وکو گوتم لپاش کوین مارکت کپ تویتر باشترین مرجع بو دراوه الکترونیه کن چونکه برراستی دنگو باسه گرینگه کانی هر دراویک لناو تویتر بلاوه کریتوه و هر وها هر پروژیک اگر NFT یا خودتر متاورس یا خودتر پروژیکی نوی هبه لناو ویبسایتی خوان برراستی اعلانه کن ببورن لناو مالپار خوان که تویتره منش لیرانه فالو وکم که 45,800 کی فالووری هیا واتا نزدیکی 46,000 فالووری هیا به نسبت تمنی دراوکه که براستی تازه هاتوه زور باشه که نزدیکی 46,000 فالووری هیا بگشتی واتوانم بین ناو تویتری هم دراوه بو اوی لدنگو باسن نویکانی هم دراوه بیباش نبن و هر کاتی که پامپکی گوری خورد ایواج بتوان زیادترین قازانج بکن اماش تویتری هم دراوه برزانم که هر وکو گوتم چون که دراوه که 2 مانگه هاتو آوران 2-3 مانگه هاتو برراسی لری هولده رو باشه خراب نیه و هر وها لری تویتری شوه که 46,000 هولدری هیا برراسی اتوانم بریم ام دراوه آینده ایکی باشی دبی بلام زو بریار مدن لیگرین با چند مانگی تر هم دراوه لوانه برا داکشانه کی تر بیتن بوی ایوا بتوان لاینی کم هندیک لو دراوه تان هبی و بتوانن بو دهاتو هولدی بکن و زیادترین قازانج بکن و هر حالا بشی مارکت ها برام بابزانن که ام دراوه لناو چه اکسچنجک لیست بوه چکه براستی اکسچنجه کانی زور گرینگه که بزانین دراوه کان براستی لناو چه اکسچنجک لیست بوه که لئسا دا تنها ایواتوانن لناو تراس والید پانکیک سواب ورژنی 2 ایواتوانن معامله با دراوه بکن و تا تنها لناو بایننسی لیست بوه لناو پانکیک سواب که هر وکو گوتم ایواتوانن بچن لناو تراس والیدی لدابس لپانکیک سواب هم دراوه بکرن لباش ویبسایت هاوران ایوا اتوانن بچن لناو ویبسایتی هم دراوه بورن صوتشم کمک گیراوه کمک ناخوشم هاورن داوی لبوردن لیواکه لیران اگر بزان ویبسایت که ببیتوه بلاوران هر وکو بینن که ایما هاتینا ناو ویبسایتی ام دراوه که هر وکو لیرانه کار بو NFT اکانیه که برزانم او دراوانه که تازه دینه ناو کریپتو کارنسی براستی کارت سرکاتو دبن که لبواری NFT اش کار بکن که NFT هر وکو لویدیو اکانی پیشوتر آشن بایی و بود که NFT پروژه کی تازه استراتیجی کی تازه لبواری کریپتو کارنسی و او دراوانه که براستی لری NFT اوش چالاکن دتوانده آینده کی زور باشیان هبه هر وکو گوتم ام دراوه لبواری پلی گیم پلی و هر وها NFT زیاتر چالاکه و کارکه پانکیک سواب که ایواتوان لیرانه بچن و تراس والیتی خوتان اد بکن یا خود لیرانه کنترک درسی هم دراوی کوپی بکن و لناو تراس والیتی زیادی بکن باوی بتوان لپانکیک سواب هم دراوی بکرن و لیرانش چندین ویدیوی ترهیه که من لبر کوپی رایت یوتوب قوانینه که ناتوانم بویوه ویدیو اکام پخش بکن بخوتان اتوانم بینه ناو ویبسایت که و ویدیو اکام ببینن که براستی باسی چه پروژه کن و لیرانه شرکو آماجه پی کردوه که لناو تراس والید لپانکیک سواب ایواتوانن بکرن یا خود به همان شیوه لری میتامسکوه هر وها پارتنرکانی هم دراوه هر وکوی بینن که کوین گیکو کوین مارکت کپ و چندین شرکه‌ای با قوتی تر که سپونسری هم یا خود پارتنری هم دراوه و لیرانه شاتوانم بچنان او مالپارکو مالاتی اکانی هم دراوه با وی زیادتر لدنگو باسی هم دراوه آگادار بن و هر کاتی که دنگو باسی گرینگی هاتی و بتوانن آگادار بن لپامپو دامپکانی هم دراوه بله هاران بگشتی هم امش هر وکو گوتم ویبسایتی هم دراوه بو که بخوتان اتوانم بین و شیکاری بکن بو ام
دراوە نەبە دراوەکی باشە زانم نەبە دراوەکی خراپیش هاوڕان چونکە بەڕاستی تەمانی زۆر کەمە هاوڕان زەمان دیارەکە کە ئەم دراوە باشە بێ یاخود نە بەڵام بەگشتی بەپێی ئەو زەمانەی کە هاتووە بەڕاستی هۆڵدێرێکی باش و کۆمونیتیشی باشە ئەتوانی برین باشە زۆر باش نییە بەڵام باشە ئێواتوانن دووسێ مانگی تر بەڕاستی ببینن کە ئایا ئەم دراوە تا چەند پرۆژەکانی هەروەکو NFT و گەیمینگ دینتە دی بۆ ئەوەی بەڕاستی نرخی دراوەکە بەرەو هەڵکشان بچێ و زیاترین هۆڵدێر بۆ لای خۆی ڕابکێشێ بۆ ئەوەی زیاترین قازانج بکەن بەڕاستی 100 میلیۆن زۆر کەمە واتە ئەم دراوە ئەگەر چەند هەنگاوێکی کورتیش بنێ بەڕاستی دەتوانڕێت بتەقێتەوە چونکە بەڕاستی مەکساپلای دراوەکە زۆر کەمە کە ئەمە نیشانەی ئەوەیە ئەگەر دراوەکە کەمێک بجوولێتەوە و پرۆژەکانی وەکو NFT و گەیمینگ بینتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی دەتەقێتەوە و ئەو کەسانەی کە هۆڵدێری ئەم دراوایی بوون زیاترین قازانج ئەکەن بەگشتی هاوڕان ئەم دراوەکی هەروەکو گوتم مامناوەندیە چونکە تازە هاتووە ناتوانین برین خراپە ناشتوانین برین باشە بەڵام کۆمونیتی تاکو ئێستا زۆر باشە کە ماوەی دووسێ مانگە هاتووە 46,000 فالوێری لە یوتیوب ببورن لە تویتر هەیە کە هەروەکو گوتم زەمان دیاریشەکە کە دووسێ مانگی تر بزانین ئەم دراوە بەڕاستی پرۆژەی چ دەبێت پرۆژەی چی دەبێت و هەروەها بازاڕیش زۆر تاسی لەم دراوانەیە کە هاوڕان هەروەکو بینن کە بیتکۆین تاکو 36 هاتووە کە بیتکۆین هەروەکو گوتم شای دراوەکان زۆر تاثیر لە بازاری کریپتۆ ئەکە بە تایبەتی 1985 دراوەکان لە ژێر باڵی بیتکۆینە ئەگەر بەڕاستی بیتکۆین دابەزی هەموو دراوەکان ئاساییە لەگەڵ بیتکۆین دابەزێ بەگشتی دراوەکی خراپ نییە هاوڕان ئێوەش لایەنی کەم بەڵام عەجەلەی مەکەن لە کڕێنی لە باشترین کاتا بکڕن کاتێکە دابەزی ئەو کاتی ئێواتوانن کەمێک لەو دراواتان هەبێ بۆ ئەوەی لە ئایندەدا ئینشەڵڵا سوودێکی باشی بکەن هەر ڕخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر بەهەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ